سڵاتان لێبێ و بەخێر بن بۆ سەکۆی گەنجان من لێزان محەممەد قوتابیم لە زانکۆی سەلاحەدینی کۆلێژی پەروەردەی بنەڕەت دەمانەوێت ئەمڕۆ گفتوگویەکی گەرم و سوڕ و پڕ بکەین دەربارەی ئەوەی ئایا زانکۆکانی کوردستان قوتابی ئامادە دەکەن بۆ ئەوەی بتوانن تواناکانیان دەربخەن یاخود لە بازاڕی کاردا بتوانن خۆیان بسەلمێنن وەگەوەی ئێمە ئاگادارین کەوا ئێستا زۆرینەی خوێندنەکان لە زانکۆکاندا تیۆریە نەک بە شێوەی پراکتیکی کە مەژوار دەکات قوتابیەکان کەمتر ئەزمون بکەن و نەتوانن لە بازاڕی کاردا خۆیان بسەلمێنن بۆی زیاتر تاوتوێ لەسەر ئەو بابەتە بکەین با بچینە لای هاوڕێیان و درێژە بە گفتوگۆکەمان بدەین. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من قوتابی علی تەها لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سڵاحەدین ئەمڕۆ باسی بابەتی پێشەنگکاری دەکەین واتە بەستنەوەی زانکۆ بە بازاڕی کار. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاتان لێبێت من هێلین جەلالم قوتابی زانکۆم ئەمڕۆ لێرین تاوەکو بزانین ئەو قوتابیانەی کە دەڕۆنە قۆناغی یەکەمی زانکۆ چۆن دەتوانن برە و بەتوانە کەسیەکانیان بدەن و لە دوای دەرچوونیان لە زانکۆ بەکاری بخەن. بەخێر بێت بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من عەبدولقادر سدیق ئەمڕۆ باسی دروستکردنی هەلی کار و دەرفەتەکانی دەکەین لە زانکۆکاندا. دووبارە بەخێر بێنەوە چۆنن ئەحواڵتان لەگەڵ خوێندن چۆنن باشنەوتان؟ ئەلحەمدولیلا باشە هەروەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا بابەتی ئەوڕۆمان دەمانێت زیاتر تاوچێ بکەین لەسەر ئەوەی ئایا زانکۆکانی کوردستان قوتابی ئامادە دەکەن بۆی تواناکانیان دەربخەن یان دەتوانین بڵین ئایا زانکۆی کوردستان قوتابی ئامادە دەکات بۆ ئەوەی بەیانی لە بازاڕی کاردا بتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێت؟ زانکۆکانی کوردستاندا زۆربەی پرۆگرامەکانی خوێنوا داڕژە کە زۆربەی بابەتەکان تیۆری بن کەچی بازاڕی کار و دەرەوەی کۆلێژ پێویستی بە کەسێکا بکە ئەزموندار بێت هەندێک کارامەی تایبەت بە خۆی هەبێت کە بتوانن لە بازاڕی کاردا بەکاری بێنن لەبەر ئەوەی زیاتر بابەتەکان تیۆریە زیاتر قوتابی ینی ڕێکخراو ناکەن داینامەزێن تاکو لە بازاڕی کاردا پەیوەندیان هەبێت لەبەرەوە پێویستە ئەین بەڕاستی پرۆگرامێک لە کۆلێژەکان زیاد بکرێت کە بتوانێت قوتابی ڕابهێنرێت بتوانێت لە بازارەکە ڕۆڵی خۆی بینیان ڕۆڵێکی هەبیان بتوانێت نوێگەریەک بکە جا پرۆگرامێک خوێندن کە هەمان بێت کە خۆشبەختانە زبوونمان تێدا کرد و ئەویش پەروەردەی پێشەنگکاری بوو. هەروەکو ئاماژەت پێدا وەکو ئێستا ئێمە خۆمان دەزانین پارساڵ بابەتێکمان هەبوو بە ناوی پەروەردەی پێشەنگکار و زۆرێکمان ئەزمونمان لێوەرگرت حەزم لێ زیاتر لەسەر ئەو بابەتە بدوین بۆەوەی زیاتر بینەرەکانمان ئاشنا بن بە پەروەردەی پێشەنگکار دەتوانن زیاتر وردەکاریم بدەنێ لەسەرەوەی ئەو بابەتەکە خوێندوتانە پەروەردەی پێشەنگکارتیە؟ ئەوەی ڕاستی بی پار لە قۆناغی دووەم لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بابەتێکمان هەبوو کە پێی دەگوترا پێشەنگکاری لەو بابەتەدا ئەمە وها ڕاهێنرابوون و فێر کرابووین کە فێرکردنێک تێکەڵەیەک بێت لە لایەنی تیۆری و هەمیش لایەنی پراکتیکی کە سەرەتایانی بە تیۆری دەمانخین دوای داهاتین بە پراکتیکی ڕاهێنانمان لەسەری دەکرد ئەوش لە بۆمە زۆر گرنگ بوو چونکە بەجددی ئەمە هەموو شتێکمان بە تیۆری زانیاری وەرگرتن ئەوە زەحمەتە ینی هەموو شتێک زەبت ناکرێت بەس کە دەکەوێتە سەر لایەنی پراکتیکی ئاسانتر دەبێت وەمان لێ دەکە کا بتانین ینی خۆمان لەگەر کارکردن بە تیم ڕابهێنین بتوانین کە ئەو تاکەی کە دەیەوێت ببێت بە پێشەنگکار دیا بکرێتەوە واتە جیاواز بێت هەوڵیان لەگەڵ ئێمە دەدا هەر یەکێکمان ببین بە سەرکردەیەک ئەو سەرکردەیە بتوانێت کە بزنسێک بەڕێوە ببات بەبێ ئەوەی کە دوور بکەوێتەوە دەتوانین بڵێن دوور بکەوێتەوە لە عقڵیەتی کۆن و تەقلیدی و بیرکردنەوە کۆنەکان بتوانێت هەموو ئەو بیرکردنەوانەی کە هەیەی بە شێوەیەکی زانایانە و بە شێوەیەکی گونجاو لەگەڵ جیهانی ئەمڕۆی تەکنۆلۆژیا دابڕێژێت. ڕاستی ئەگەر باسی شتێکش بکەین گرنگی پلاندانان ینی فێرمان دەکات چۆن پلان دابنین ینی فێربوونی تاچ کۆمەڵگا بۆ پلاندانە ڕاستی تۆگەر دەست بە کارێک بکەی ینی ئەگەر سەرتا پلانت نەبێ و نەزانی ئامانجت چیە و نەزانی بتەوێ بگەی بەکوێ بەڕاستی ئیشەکە ینی لە نیوەی ڕێگا دەتوان بڵێن واز لێ دەینی و دەتوانی بڵین تاکەکانی قوتابی ئەوانەی کە ئەو دەرسە دەخوێنن دەتوانن ینی
فێر دەبن بگەڕین لەناو کۆمەڵگە بگەڕێن و بە تایبەت نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە لەسەر شوێنە قەرەباڵغەکان ینی تۆ کە دەستە شوێنە قەرەباڵغەکان سیر بکەیت مەسەلەن چ شتێک گرفتێک ینی گرفتی بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگە دروست کردووە و لەو حاڵەتە دەتوانین نوێکاریەک یان فکرەی نوێت بۆ بێت و پێشانکاریەکی نوێ و داهێنانێکی نوێ خزمەتگوزاریەکی نوێ بینی ناو کۆمەڵگە. وەگەوەی ئاماژەمان پێدا و زۆرێکمان ئاگادارین لەوەی کە زۆر لە زانکۆکان قوتابی کەم تەقدیم دەکات بوو منە لەوانە زانستە مرۆیەکان دەتوانن پێمان بڵن هۆکاری ئەوە چێکەوە قوتابی زیاتر تەقدیم دەکات بۆ جۆرە زانکۆیانە. تاوان زانکۆکان هەندێک زانکۆ بۆ نمونە پزیشکی ئەندازیاری یان زانکۆیانی کە دیارن داهاتویان زیاتر بابەتەکانیان پراکتیکیە خوێنکارەکان ئەوانەی پۆی دوازە تاوا دەکەن زیاتر حەز بە زانکۆیانەکەن نەوەک لەبەر ینی خۆیان دەڵێن زیاتر لەبەر بەشەکەیە بەڵام فۆکەسی زیاتریان لەسەر داهاتووە چکە بۆم نەگەر ئەندازیاری تاواکەیان پزیشکی ڕەنگە بەبێ بتوانی ببێ خاوەن ئیشی سەر بە خۆی خۆت کەچی ئەگەر بەشێکی زانستە مرۆیەکان دەروون ناسی یان هەر بەشێکی کە لەوانە نزیک بیت هەم داهاتوو دیانە هەم ناتوانێت دەستشت هەبێ و ڕۆڵت هەبێت لە بازار کاردا. بەس لێرەدا شتێکی دێ یعنی ئەو بەشانەش پێویستن حەقی ئەوەی بدرێت تێ تەڵەبەکان بڕۆن چونکە کۆمەڵگەی ماوەک دەزانین کە هەندێک شتی ئەوەی زۆرترە هەلایەنی تونند و تیژی و ئەو شتانە هەیە لەبەرەوەی مەسەلەن زانستە مرۆیەکان چییە بەشی دەروونزانیە کۆمەڵناسی ئەوانە دەبی هەبن هەتا بتوانن ئەو کۆمەڵەیە ڕێنوێنی بکەن لە بۆلایانی باشتر ئامۆژگاریان بدەنێ کە فلانشت و فلانشتی بکەن نەک بەس بەلایانی خراپیدا بڕۆن لەبەرەوە بەڕای من ئەو بەشانە پێویستە دەبی تەڵەبە بڕوە نەک یعنی واز بین بەس لەبەر هەلی کار واز لەو بەشانە بین برن وەڵام ئەمە ناڕێن چکە داهاتوێکی گەشمان نابێت ئەوە شتێکی ڕاست نییە بەڕای من. ینی ئێستا گە سەیری ئامارەکان کەی دەبینی ئەم ساڵ لە فەلسەفە یەک تەڵەبە تەقدیمی کردووە ڕاستی بەڕای من لە زانستە مرۆییەکان ینی کە تەڵەبە تەقدیم دەکات بۆ ئەو کولیانە ینی بۆوان پێشەنگاری زۆر گرنگترە لەوانەیە کە مەسەلەن دەرەجێکی بەرز دەین و دەستنە بەشە هەندەسیەکانیان بەشە دکتۆرەیەکان چونکە دەتوانن لەوێندەر پێشەنگاریەکە پەرەی پێ بدەن و فکریان لەکن دامەزراندن نەبێت فکریان لەکنەوە بێت مەسەلەن شتێکی نوێ بێنە ناو کۆمەڵگە پێشانگاری خۆیان ببنە سەرۆکی کارەکە. قسەکان گۆ ڕاستە بەس ینی بەسجی برسێتینە مافی مرۆڤ دەگۆترێتەوە نە دەروونزانیش دەگۆترێتەوە بە خەڵک ینی مەسەلەنەگە تو هیچ پارەیەکت نەبی بژەوی ژیانی خۆت نەبی شتە ئەساسیەکانی ژیان نەبیت بەچی ینی بەچی دەروونزانی دەڵێ بە خەڵک با ینی با ملت یعنی با کۆمەڵگاش شێوابی تونند و تریش تێدابی بەس ئەوە شتێکی دیش دەستەوە ئەو قاڵبەی کە ئەتوو دەرێ یعنی بەزگی برسی ئۆشتانە ناکرێت ئەوە دەوەستیتە سەرتوانای تەڵەبەی کە ئەدەڵێتن ئەو بەشە داهاتووی نییە کونیتی ئەگەر ئەتوو هەوڵی لەگەڵ بدی ئەگەر تواناکانی خۆت بە دەربێخی ئەو شتانەی کە پێشتر دەرفەتت لە بۆ نەبووە بکەی ئێستا بیکە یعنی کە لەگەڵ مدەی دەوامکردنی کە دەخوێنی هەوڵ بدە زیاتر تواناکانت بە دەربێخی زیاتر لە دوو ئەو شتانە بیکە بتەوێ مەسەلەن بەردەوامی پێ بدەی کار پێ دەست بکەوێ نەک تەنها لەسەر خوێندنەکە ڕابستی لەگەڵ خاڵی نیمە چکە ئێستا کە شتێکی زۆر باشەیە لە ناو کۆمەڵگە ئەویش مەسەلەن تۆ کە پێشانکاریەکی نوێ دەینێ ناو کۆمەڵگە بە هەموو شێوێکی دیتەیل و پلانەکان دادنەی ئەگەر فکر لە باری دارایەکەی بکەوە شتێک ئاسانە نمونە ئێستا کە زۆربەی و کەسانی کە پێشانکاری دەکەن لە سەرەتادا دەستنە لای بازرگانێک و هەموو شتەکەی لۆ باز دەکەن و دەتوانین بڵێ ئەمن هەموو شتێکم حازرە و پلانەکە حازرە تەنیا باری داراییەکە نەبێ ئەگەر بازرگانەکە قبوڵی کرد ئەو پێشانگاری 150 ینی ئەوە شتێکی ئێستا زۆر باوە لە وڵاتەکە ئێمە باشە وەک ئەوە بیرۆکەی کە من لە قسەکانی ئەوە وەرمگرت بەڕای من ئێوە دەڵێن کەەوە بابەتی پێشانکاری زیاد بکرێت لە زۆر لە خوێندنەکان وا لە قوتابی دەکات کە چانسی زیاتری هەبێ بۆی ڕۆڵ بجێرە لە بازاری کاردا باش عەبدولقادر دەتوانی پێم بڵێ بە ڕای تۆ بۆچی پەروەردەی پێشانکار گرینگە؟ پەروەردەی پێشانکار گرنگی زۆریە بەس ئەو گرنگانی کە یعنی پێویستە خەڵک گوێ لێبیت ئەوانەیە پەروەردەی پێشانکاری واقعی دەرەوەی کۆلێژ بازاری کار هەمووی دێنیتە ناو خوێندنگە تێکەڵ دەکە بە شێوێکی تیۆری بۆت باز دەکە پاشان پراکتیکی لەسەر دەکەیت بۆ منە ئێمە لە مەسلەی کارکردن بە تیم خۆت لە بازار کارە هەپێویستە کارامەی کارکردن بە تیمت زۆر بەرەو پێش بچکە تەبعاً تۆ هەدەبی لەگەڵ یەکە کارکەی هەدەبی ڕای خۆت دەربڕی بۆ نمونە ئێستا ئێمە ئیشێکمان کردکاوە بوو بە وەرەقە و
یعنی بە تێپ و بە مقەس و بەوانە کە هەر وەرەقەیەکمان بربە نرخێکی لەسەر بوو بۆ منە وەرەقەی بە 10,000 بوو ئەمە هەتا 100,000 دەبووە ینی بڵێن شوقەیەکمان دروست کرد بە جا تا شوقەکە تۆکمەتر بیت تەبعاً دەبێت سەرنجی کڕیاریشمان ڕاششا بەکە کڕیارەکە بۆ منە مامۆستاکەمان بۆ و کڕیار خۆی دەنوێن جا ئەویان ئەمە هەم بە تیۆری خوێنمان کە بۆ نمونە پێویستە بە کەمترین پارە بە شێوەی تیم کار بکەین هەمووشمان ڕای خۆمانەبی و هەم لە پاش ئەوەش بە پراکتیکی شتەکانمان کرد ئەین بۆ منە کە شوقەکەمان دروست کرد مامۆستا هات تێستی کرد و پێشی گوتین کە بۆ منە شوقەیە هیچ سەردەمینە من ناتوانم یعنی وەکەوەکو کڕیار خۆدەڵم شوقی هیچ سەردەمینە ناتوان بکەم یعنی ئەو شتانە ئەو هێنانە ناوەی واقعی دەرەوە بۆ ناو کۆلێژ گرنجێکی زۆری هەم قوتابی وا دەکە ئەزمموونێکی کەم و بەڵام دەوڵەمەند پێیا بکە هەمیش وا دەکە قوتابی زیاتر چێژۆری چکە حەز دەکەیانی ستا خۆم شخص خۆم پاسا هەستم دەکرد کە شتێکی زۆر بەسوود دەخوێن کە دەتوانم پاش تەخەڵوس کرد پاشۆی بڕوانامە وەرگێت سوودێکی لێوەرگرم نیش لەگەڵ ئەو قسەی چون کە تو دەڵێ بەهۆی ئەو بابەت و دەتوانین ناو زانکۆکان بە ژینگەی ناو زانکۆ ببەستینەوە بە ژینگەی دەرەوە ئاتا قوتابی ئامادە بکەین بۆی بتوانێت بەیانی چونکە ئەو دەرسا هەلێک دەدا بە هەموو قوتابێک چانسێکی دەداتێ بۆ ئەوەی متمانەی بۆ خۆی بێ بەیانی بتوانێت بەتەنیا دەست بە کارێک بکات و چاوەڕی دامەزراندن نەبێ کاتە لە هەمان کاتدا ئەو قسەی و ئەوەش دەگرێتەوە کە ئێستا بە تایبەت لە سەردەمی ئێستا زۆرمان جۆمان لەو بۆ کە دەڵێن مەخوێنن بە خوێندن ناگەنە هیچ یا خودت دامەزراندن نییە کاتەمە بەسای ئەو بابەتەوە دەتوانین بڵێن هەموو ینی زۆرنەی قوتابیەکان و هەر هەمویان بیرۆکەکەیان دەگۆڕێ کاتە خوێندن گرینگە بەهۆی ئەو بابەتۆ لە بەروی بەیانی تۆ دەتوانی بەبێت دامەزراندنیش بتوانی خۆت کاری خۆت بەڕێوە ببەی یاخود خۆت چانسێک بۆ خۆت دروست بکەی بۆ ئەوەی کاری خۆت دەست بکەیت یانیش دەتوانین ئەو قسەی ڕەت بکەینەوە کە دەڵێ بە خوێندن ناگەی بهیت هەر لە بنەڕەتەوە ئەکێت و ئەو شتەی لە بیری هوزری مەگۆڕی کە بەڕاستی یعنی لە هەر قوتابێکت بپرسی بەیانی کە داهێنانێکی نوێ بێنە ناو کۆمەلگا بەڕاستی یەکەم قسەیەوە بدێگۆ ئەم وڵاتە وڵاتێکی هەژارە و پێشکەوتو نییە بەڵام بەخۆی لێرە دەتوانین بەرپەتی ئەو قسە بدەینەوە کە بەڕاستی پێشانکاری لەناو ئەو وڵاتانە باشە کە گرفت و کێشەی زۆری تێدایە چونکە دەتوانانی کێشە و گرفتەکانی کۆمەلگا چارەسەر بکەیت متمانە بەخۆ بووم کە شتێکی زۆر گرنگە هەموو کەسێک هەیبێت وا بەس لە بۆ کەسی پێشەنگکار لە هەموو شتێک گرنگترە چونکە دەبی ئەو کەسە کە دەبیتە پێشەنگکار واتە پێشەنگی کەسەکانی دیکە و پاڵپشتیکەریان ئەو کەسە دەبی متمانەی بەخۆی بی ئەو بڕیارانە بدا کە نابی گومانی لی هەبی تەواو بڕیارەکەیدا دروستە زۆر کاریگەرە و زۆریش ڕاستە ئەوە لە بۆ مەسلەی متمانە بەخۆبوون وای لێکردنی ینی ئەمن زیاتر متمانەم بەخۆم بی کە ئەو ئیشەی دەکەم ئیشێک لە خۆم لە عمری خۆم گەورەترە و شتێکی دیکەش هەبوو لێرە بە سەرکێشیکردن دادەنرا ئەو ینی کە دەڵێن پێشەنگکار واتە سەرکردە سەرکردە لێرەدا بەو کەسە دەڵێن سەرکردا کە لە مەترسیەکان ڕناکە ئەسا منیش هەمان ئەو ڕایی هێلینم هەیە کە دەڵێتن بۆ نمونە کاتێک ئەمە یەکەم جار دەستمان پێکرد هەتا ئێوەژ ئاماژەتان پێدا ترسێکی زۆرمان هەبوو کاوە کوبتانین یەکەم جارمانەیمە ئەو ئیشە دەکەین چۆن ئەزمموی هیچ شتێکمانە چۆن دەست پێ بکەین هەتا ئێمە نەمان دەزانین چۆن دەست بە پرۆژێک بکەین بە تەنیا و جایش بەڕای من ئەوە زۆر باشە لە بەروی لاو ئەو دەستەدا جارێک چانس دەداتە قوتابی بۆ ئەوەی بزانێت ئەزمموی خۆی تواناکانی خۆی بدۆستەوە و متمانە بەخۆبوونی زیاد بکە بۆی بەیانی بتوانێت بە تەنیا دەست بەکارێکی تر بکە پێش ئەو بابەتە وا ڕاهات بووم کە نەما مەسەن بڵێم پەرداغە ڕەشە هەر ڕەشە کەس نەبوو بەرپەرچم داتەوە قسەی خۆم دایمە پێ ڕاست بوو نەعەنما بڵێ کە لە ڕق بووم بەس لە کارکردن بە تیم سەرەتاکەی زۆر ناخۆش بوو هەتا بەرەبەرە ڕادەهاتم چکە دەبێت بۆ نەکەم ئایدیایکی خۆم دەیناکە بیرۆکەیەکم هەبوو کە نوێگەری شتێکی جیاوازم ڕوون نەکردووە دەبواە خاڵە بەهێز و لاوازەکانم شی کردبەوە و پێشم گوتبان لەبەرچ ئەو خاڵە بەهێزانە گۆڕانکاری دەکەن یان لەبەر چ کڕیار بەدلی دەبێت چکە ئەویان یەکەم جار زۆر ئەومن بە زەحمەت بوو و هەمیش بێجگە لەوانە دەبواە خاڵە بەهێز و لاوازەکانی ئەندامەکانی تیمە کەشماڕوون کردبەوە و جیا لەوانش ئەگەر بۆ نمونە کە وا ڕاهەمەگە خاڵەکەم یان ئەو ئایدیای خۆم کە پێشکەشم دەکە ڕەت کراباوە پێ تۆڕەدەوم پێم ناخۆش بوو ئەسین لەگەڵ ئەو ئەزمونانی کرمان ئاڕاهاتم یعنی
بەدڵەکی گەورەتر شتەکان وەرگم و باشترین شتیش جێم ڕادەگرت ینی فێرەوە بووم کە چۆن جێ ڕابگرم و دانیش پێدا بنم کە شتەکەم تەواو غەڵەت بوو. باشە برادر، ئێستامە هەر ڕخنەمان لەوە گرتووە کە ئیشەکان بە شێوەیەکی تیۆریە و ئێستا باسی ئەو عملیانە بکەین کە خۆمان کردومانە. پار ئەمە لە وچی گوتم ئەو دەرسەمان خوێن پاشی هەنجی بە شێوەکی پراکتیکی کردمان و پێشانگایەکمان هەبوو ئەو شتانەی کە دروستمان کرد بوو دامان هێنا بوو لەو پێشانگای عەرزمان دەکرد نیشانی کڕیارەکان و مامۆستایەکان و هەموو ئەوانەی کە سەردانی پێشانگایەکان دەکرد نیشانمان دەدان و پرۆژەکە یەک بخۆم پرۆژەی من ئەوە بوو کە دروستکردنی جۆرێک دەفتەر بوو زیاتر لە بۆ خوێنەران دەبوو یعنی ئەو شتە زیاتر لە بۆ خوێنەران دەبوو بەو نوعی کە هەندێک دیتێڵی تێدا بوو باس کرا بوو هەندێک شت بوو کە دەبوایە خوێنەرەکە پاشەوەی کە کتابەکەی دەخیندەوە ئەو خاڵانی پڕ کردباوە لەسەر دەفتەرەکەی ئەو دەفتەرە زیاتر لە 80 کتابی لە خۆی دەگەر یعنی دەتوانی 80 کتابی لە ناو تۆمار بکەی بە شێوەکی جیاواز دیزاین کرا بوو لە بۆ عمری منداڵی و لە بۆ کچان و هەروەها لە بۆ کوڕانیش دەبوو. هەروەکو ئەوەی هێلین ئاماژێ بێکرد ئەسامە پارساڵ کە پێشانگایەکمان دەبوو هەمومان پرۆژێ خۆمان پیشانی مامۆستایەکان و خەڵکی تریشکە دەهاتن پرۆژەکەی ئێمە دەربارەی ئەوە بوو کە ئێمە QR کۆدمان دروست کرد بوو کە بە شێوەیەک بۆ خزمەتی خەڵک زیاتر بۆ منە بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەو QR کۆدا بریتی بوو لەو زانیاریانەیە کە هەر کەسێکی دیکە دەیبینی و پێویستێتی بۆ منە لە بۆ ئەو کەسانی کەەوە با بڵێن نەخۆشی لە بیرچوونەوەیان هەیە لە بۆ کەسی بەتەمەن ئەو QR کۆدە دەیانتوانی بەسەر جلکەکانیان بکەن کە کەسێکی تر دەیان دۆزینەوە دەیانتوانی بەپی ئەو زانیاریانە کە سکانی QR کۆدەکە دەکەن زانیاریەکانیان دەستکەوێت و زووتر بیانگەڕێنەوە لای خێزانەکانیان کەمەش گەڕانەوەی کات بوو بەڕاستی لە بەرەوەی لەسەر دەمی ئێستا دەبینین زۆرجار کە کەس بزر دەبێت یاخود ئەوانی کە تووشی لە بیرچوونەوە دەبن یان ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن کاتێکی زۆر پێویستەکەەوە لە سوشال میدیا بڵاو بکرێتەوە شتانە بەڵام ئێمە بەهۆی ئەو پرۆژەیەوە دەمانتوانی کات بۆ خەڵکو و بگەڕینەوە و هەروە سەلامەتیشان بۆ بگەڕێنینەوە بەدل لە پرۆژەیمە خزمەت گوزاری بوو یعنیمە ناعمە کە بۆ منەکە زۆربەی ماڵەکان کێشان لەگەلەوە هەبوو کە شتێک کۆن دەبێت جاروا دڵیان نەدەهات فڕیدن یانیش کە بۆ منە شتێکە بە شێوەیەکی مۆدێرنانە دەیان کڕی بۆ منە قەنەفەیەک با شتێک بە کە ساڵێکی بەسەدارێت ئەو مۆدێلێ نەدەما تاوا مۆدێلی بزر خزمە گوزارەکەیمەوە بوو کە دەچوین ئەو شتانەی خەڵک بە کەونەکانەوە دەمان برد نوێمان دەکردەوە دیزاینێکی سەردەمیانە بە جۆرە خواستی خۆیان دەمان کرد و دەمادانەوە یانیشەوە تا لێمان دەکڕین بە خۆمان دەمان فرۆشتەوە یانیشەوە تا لێمان وەردەکرد تەنها پارەی مەصرفی چاکردنەوە و نوێکردنەوەکەمان لێوەردەگرتنەوە یانیشەوە تا لێمان وەردەگرتنەوە و هەر لۆ خۆیان دەمان فرۆشتەوە کەوانە یعنی ئەمە زیاتر فۆکەسمان لەسەر بارێکی کۆمەڵگا بوو کە بارێک بوو یان بەڕاستی خەڵک ئێستا زۆر شتی نوێی هەیە لەبەرەوەی کەون بووە فڕیدەدایان لەبەرەوەی مۆدیلەکەی نەمای فڕیدا کەەوە هەم لۆ خەڵک باشە ینی خەزی خەڵک کەم دەکات و تەبعاان خەڵکیش زیاتر ئەوانەی خەزاندارن بە دڵیان لێمێت چکان ئیدی چیدی پارێکی زۆر سرف ناکەن هەتا هەموو ساڵە ماڵەکەی خۆیان نوێکەن باش پرسیارەکەم لە ئێوە کرد ئێستاش باسی بەرهەمەکەی خۆم کەم ڕاستی ئیمە بەرهەمەکە لە سەرەتادا دەستمان پێکرد ناوێکمان بۆدانە ئەویش سمارت ڕینگ بوو ئەویش ئەنگوستیلەی زیرەک بوو زیاتر پێشەنگاریەکەمان بۆ ئەو کەسانە بوو کە کۆمپیوتەر زۆر بەکاردێنن و کەسی پرۆفشناڵن ئەویش لە زیاتی بەکارهێنانی ماوس زۆر ئەنگوستیلەیە بوو کە لە پەنجەت دەکرد بە شێوەیەکی زۆر احتیادی دەتوانی تەحەکوم بە کۆمپیوتەرەکە بکەی و یان لاپتۆپەکە و کلیک و هەموو شتێکی لەگەڵ بوو ینی شتەکە زیاتر بۆ کەسانی ئەندازیار بۆ ئەوانەی زۆر کۆمپیوتەر بەکاردێنن ینی بەڕاستی لە پێشانکاریەکە هەتا قۆناغێکی زۆر باش چوین و توانیمان شتەکە دروست بکەین و بکەینە شێوەیەکی پراکتیکی پێشەوەی بڕۆمە ناو پرسیارێکی ترەوە ئەوەکو عەبدولقادر ئاماژەی پێدا بە کارکردنی بە کۆمەڵ من زۆر لەگەڵ ڕائەکەی ئەوم کە دەڵێ کارکردنی بە کۆمەڵ و کە بەڕای من کە بۆ منە کەسی زیاتر بن ڕای زیاتر بتوانن پرۆژێکی باشتر دروست بکەن ئێوە دەڵێن
ڕاستە کارکردن بە کۆمەڵ باشە یعنی ئەوە نییە کەبری وەڵا شتێکی خراپەتەوە هەمووتان لێ دوورکەونەوە نا بەس هەندێک جار یەک کەس بەتەنێ دەتوانانی یعنی فکرەی خۆی ئیش پێ بکات و سووریش بی لەسەر ئەو فکرەی کە دەتوانی سەرکەوتن بەدەستبین چونکە زۆر کەسی ئەو هامان هەبووە نمونەی زۆر هەیە کە بەتەنێ فکرەکەی بەخۆی دانایە و بەتەنێش و سەرکەوتوو بۆ بەبێ دەوروبەری و بەبێ ڕێی وەرگرتنی کەسانی کە لەبەر ئەوە یانیم دەتوانم بڵێم یەک بخۆم کارکردنی بە کۆمەڵم حەز لێ نییە ناتام لەگەریان ڕاستی تاوانش بڵێم لەگەر کاری بە کۆمەڵ نیمە ینی هەندێک جار بیرۆکەی زۆر باشترت لۆ دەکاتێک بە تەنیایی نمونە کاتێک کە وەرزش دەکەی لەوانەیە بیرت قوڵتر بڕوە کاتێک کە بە تەنیایی ینی زۆر لە کاتی وەرزشکردن زۆر لە کاتی بیرکردنەوە ینی ئەو کاتانە دەتوانی باشتر بیر بکەوە لەوەی کە بە کۆمەڵیش بکەیت تەمامە ڕاستە بەس کاونی بەس لۆ خاڵق ینی هەر کەسەمان لە شتە خەرابی نەگە بە تیم بیت توانین یەک دریپڕکەنەوە تاوان ئەو ئامانزانی دەمانوێت باشی بێت جیا لەش ینی بڕوا ناکەم لەو سەدەی ڕابوو کەس لە ئەنیشتاین زیرەکتر بوو مێژ تۆماری نەکرە باشە ئەنیشتاین کوانتام فیزیکی هەر بە شێوی تیم ڕۆم کردەوە بە یارمەتی چەند زانایتکە بەخۆ هەر خۆی خودی تیۆری کوانتام فیزیک هەری خودی ئەنیشتاینە بەس ئەو هێشتا بە تیم کاری کرد کەسمان لەو زیرەکترین بەس پیشکردن بە تیم یعنی ناڵێم خەراب نییە و ڕاست شتەکەن بەس یعنی زیاتر ئەو نقاتانێن گۆ زیاتر دەچیتەوە سەر ئەوەی سووربی لەسەر سەرکەوتن و بڕوا بەخۆن بوون بەخۆت ڕەنگە تو تیمەکەت بڕوان بخوانێ بیان نێگەتیڤانە بن تاوان لەو حاڵەتەدا باشترین شتەوێ ئەسڵەن تیمەکەت هەربەجێ بێتی زۆر جاریش یەک کەس لە تیمەکەت دەتانی ینی ئەو فکرانەی ئەوانی دیکە دەدەن هەمووی بڕوخێنی چونکە کەسێکی نێگەتیڤ ینی دیدی خۆی داهاتووی بە نێگەتیڤی دەبێنی لەبەرەوە یان دەتوانێت هەموو شتەکان ڕەت بکاتەوە کامە کۆلێژ بەجێ دێڵین ینی پێشەنگای لەبەرچی باش ئەمە کۆلێژ بەجێ دێڵین تاوان دەچینە سەر کار هەموو کەسێک بەدلیمە تەسەڕف ناکە هەڵوێستی هەموو کەسێک بەدلیمە نییە کەواتە هەلێوێن دەرفێ دەکرین کە چۆن لەگەڵ ڕای جیاواز کەسایەتی جیاواز کەسایەتی نێگەتیڤ و کەسایەتی پۆزتیڤ ئەزمون بکەین و لەگەڵیان تەعامل بکەین بە شێوەیەکی دروست کارامەیەکی زۆر گرنگتر هەیە لە کارکردن بە کۆمەڵ ئەوش هەڵوێستی ئەرێنیە ینی هەڵوێستی ئەرێنی لە چکەت تۆ دەزانین لە هەموو قۆناغەکانی پێشەنگکاری لە هەموو قۆناغەکانی پێشەنگکاری کێشە و گرفتی باشت دێتە پێش ینی تۆ ئەگەر بە هەشێوەی ئەرێنی سەیری کێشە و گرفتەکان نەکەی بەڕاستی دەتوان بڵێم لە نیوەی ڕێگا یان لە سەرەتای ڕێگاکە واز لە پێشەنگاریەکەی خۆت دەینی زۆر شت هەیە مەسەلەن هەڵوێست ئەرێنیەکەمان زیاد دەکە لەوانە شێوازی خەوتن و شێوازی نان خواردن دەتوانم بڵێم دەدەقە بە پێڕۆیشتن هەڵوێستی ئەرێنیمان زۆر زیاد دەکەوە دەکات زیاتر متمانەمان بەخۆ بێ و هەڵوێستی ئەرێنی نمونە کاتێک لە مێشتی خۆت بە خۆت دەڵێ من دەتوانم کارەکە لەکنت زۆر ئاسان دەبێت بەڵام تۆ نمونە ئەگەر نمونەیەک بێنینەوە تۆ مەودایکی 3 کیلۆمەتری لە پێش بیتن کە لە مێشتی خۆت بڕیارتدا کە تۆ ناتوانی ئەوە هیچ هێزێک و هێزێکی سروشتی نامینێکە بۆ ئەنجامدانی ئەو کارە هەر لەسەر ئەو قسەی علی منیش وابیر دەکەمەوە بەڕاستی ینی ئەوەی ئەو سیفەتەی کەوا کەسێکی پێشەنگکار لەگەڵ تاکێکی ئاسایی زیاد دەکاتەوە ئەوەیەکەوە کەسە پێشەنگکارەکان ئەرێنین وەنە کاتێک کە بەربەستە یان ڕێگرێک یاخود لە کاتی دروستکردنی پرۆژەکەیان خەلیلێک دێتە پێشیان ئەو بە هەل دەزان و دەرسی لێوە دەکەن دەمەوێت کۆتاییەکەی باس لەوە بکەینکەوە قوتابیان چۆن دەتوانین وا لە قوتابیان بکەینکەوە بتوانن لەو دوای ئەو 4 ساڵی خوێندن شەهادەکانیان بە ژینگەی دەرەوە خودت با بڵین بە بازاری کارەوە ببەستنەوە دەتوانین ئەو هەبڵێن یعنی لە ئەوەلی سارە بێن لە مەرحەلەیەکەوە ئەوان تەنها پشت بە بڕوانامەکان نەبەستن چکە بەجددی کە تەخەڕوز دەکەن تەنهایەک بڕوانامە بەس نییە هەتا بتانن دابمەزرێن چکە هەر دامەزراندن ئێستا هەر بڵێم نەماوە لە کەرتی حکومی لەبەرەوە دەبی زیاتر لە کاتی خوێندنیان زیاتر جەخت بکەن لەسەر تواناکانیان گەشەی پێ بدەن لایەنی هیزریان زیاتر بەرەو پێش ببن هەتا بتانن بەهۆی تواناکانیانەوە کاریان دەست بکەوێت هەلی کارکردنیان زیاتر بێ بەهۆی ئەو مهاراتانێک کە هەیەیان دەتوانین جیاوازیەک بکەین لە نێوان ئێستا و پێشتر کە دەتوانین بڵێن ئێستا پێشانکاری زۆر گرنگترە لە چاو پێشتر چونکە ئێستا پێشتر کە قوتابیەکان کۆلێژیان خلاص دەکرد ینی تووسێکە هەنجی دامەزراندن هەبوو ینی ئەوەندە بیریان لایوانە بوو کە کارێک بدۆزنەوە یان پێشانکاریەک دروستکەن بەڵام ئێستا کە قوتابیەکان سیر دەکەن دامەزراندن بە فەرمی ڕاگیراوە یعنی لەو حاڵەتە حەقە ینی گرنجێکی زۆر بە پێشانکاری بدەن و
بەرەو پێشی ببن. طبعا واقعش هەیە کە واقع شتاڵە دەبی گانی پێدامێ کە بازاری کار دەرەوەی کۆلێژ هیچ شتێکی تیۆری نایێت هیچ شتێکی نایێت کە ئەمەدەی خوێنین زیاتر ئەو شتانی دەوێت کە ئێمە چۆن بەرجەستەی دەکەین چۆن پێشکەشی دەکەین کەواتە هەموو شتەکان دەگەڕێتەوە سەرەوەی چۆن پراکتیک بکەین چۆن خۆمان بەرەو پێش بین چۆن ئەزمون لەو شتانە وەرگین جا لەبەر ئەوە پێویستیانی پەروەردەی پێشانکار لەبەرەوەی ئەزمموی تێدای ئەزمونونەکە دەرەوەی کۆلێژ پێویستمانە زیاتر پێی بەو بدرێت وەک لە بابەتە تیۆرەکانی تری یانیش ئەگەر بابەتە تیۆرەکانی دیکەش هەر بینێت بە شێوەیەکی وا بەرجەستە بکرێت کە کارامەیە پێشەنگاریەکانی تێدا بێت بۆ نمونە کە هەر بابەتێکی تر بەدەل لە پێشەنگاری دەخوێن توانین وا بکەین بۆ نمونەیەکێک لە کارامەیە پێشەنگاریەکان ئەرێنی بوونە وا بکەین ئەرێنی بوون زیاد بکەین جا ئەگەر بابەتەکە تیۆریش بێ ئاسایی وەکەوەی ئێوەش ئاماژەتان پێدا و بەجددی ئێمە دەبێت ئەو قسێ بکەینکەوە دەبێت قوتابی هەر لە قۆناغی یەکەم تا قۆناغی چوار بتوانێت خۆی پێ بگەێنێت و هەروەها خۆی بتوانێت پەرە بە خۆی بدات بۆی توانەکانی خۆ ئەزمموی خۆی بدۆزێتەوە لە ماوەی ئەو 4 ساڵەتدا بۆی بەیانی بتوانێت لە بازاری کاردا بتوانێت کارەکانی خۆی بەڕێوە ببات و کارێک خۆی بۆ خۆی دابمەزرێنێت و سپاس بۆ ئامادەبوونتان و گفتوگویەکی زۆر خۆشمان هەبوو هیوادارم هەموو قوتابیان و هەموو سوودمان بینی بێ و سوودی بە کۆمەلگاشە بێت.